ساڵێک بەر لە ئێستا و لە 16 ئۆکتۆبەر بەکەمتر لە مانگێک دوای ڕیفراندۆم هەردوو حیزبی دەسەڵاتداری هەرێم بەشی زۆری خاچی کوردستانیان بە کەرکووکیشەوە تەسلیم بە حکوومەت و سوپای عێراق کردەوە تا ئێستاش نازاندرێت ئەم هەلێ بە چ سەفقەیە کراو لە پێناو چی. ئێستاش دوای ساڵێک لە ڕیفراندۆم و کارەساتی 16 ئۆکتۆبەر هەردوو لای یەکتر بە خیانەتکردن ناو دەبەن و پەنجەی تۆمەت بەرامبەر یەکتر درێژ دەکەن. ئەوەی مای پرسیار و گومانی هاوڵاتیانیشە بۆچی تا ئێستا هیچ لێکۆڵینەوەیەک نەکراوە و ئەوانەی لەو کارەساتە بەرپرسن نەدراونەتە دادگا. دیارە ئەو دوو حزبی دەسەڵات چەندین وێزگەی خیانەتیان هەیە لە مێژووی هەرێمی کوردستاندا هەر لە 74ەوە بگرە تاکو و 96 تاکو و ئێستا 2017 بەڕاستی ئەوەی جێی سەرنج بکەوە ئەوانە ئامرازی خیانەتیان لەدەستە بۆیە هەردەم لە هەر کاتێکدا بیانەوە خیانەت دەکەن ئەویش بوونی هێزی سەربازیە بە هەمان شێوە ئامرازی دادگایان لەدەستەکەوە ناتوانندرێ ئەو هێزە دەسەڵات خیانەتکارانە سزا بدرێن و هەروەها بە دادگای میلەت بگەن بۆیە هەر کاتێک بیانەوێ خیانەت بکەن ئەنجامی دەدەن لەبەر ئامرازەکان لەدەستا هەروەها ئامرازی ئەوەشیان لەدەستەکەوە لە ژێر سکاڵا و مامەڵەی دادوەری دەربچن. سەروەرنەبوونی یاسا لە هەرێمی کوردستان وای کردووە ئەوانەی 16 ئۆکتۆبەریان خوڵقاند ئێستا بە ئازادانە لە کوردستان بسوڕێنەوە. یاساناسێکیش دەڵێت ئەگەر لە کوردستان یاسا سەروەر بووایە دەبووە تەواوی ئەوانەی زەمینەی 16 ئۆکتۆبەریان ڕەخساند بە تۆمەتی خاک فرۆشتن سزای یاسایی بدرابنایە. بە دڵنیاییەوە و کەسانی کە ئەم پرۆسەیان کردووە ئەوەی کە حسابی بۆ نەکەن یاسا و دادگا و لایەنی لێپرسینەوە و دەسەڵاتەکانە لە هەرێمی کوردستان و تەنان عێراقیشە تۆ تەماشا بکە ئەو چیرۆکانی باسی ڕێکەوتنەکانەکەن خۆیان ڕێکەوتنیان کردووە لەگەڵ لایەنی بەرامبەر کە سیفەتی حکومی و سیفەتی ڕسمیان نییە وەکۆی پێوتری حەشتی شەعبی ڕاستە یاسایەکی بۆ دەرچووە و ڕێکخراوە لە چوارچێوێکی یاساییە بەڵام ئەوان هاتون لەگەڵەوان ڕێکەوتنیان کردووە واتە لەگەڵ کۆمەڵێ دەرەجەداری وڵاتانی قلیمی ڕێکەوتنیان کردووە واتە ژێربەژێر هەندێک لەو کەسانی ڕێکەوتنەکانیان کردووە سیفەتی حیزبی حکومیشیان نییە کەواتە ئەم جۆرە کەسانە خۆیان لە سەر و دەسەڵاتەکانەوە بینەوە ماوەتەوە لێرەوە بڵین ئەگەر ئەم سزا لەسەر ئەرزی واقع جێبەجێ نەکرا خەڵکی کوردستان ئەم کەسانە سزابن بە ڕقلێبوونەوەیان و بە نەفرەتکردن لە کارێک کە دوجار باجەکەی خەڵکی کوردەیە چونکە زۆرینەی دانیشتوانی ئەو ناوچانی لەدەستدراون خاکی کوردستانن. مێژووی هەردوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان چەندین بڕیاری پاوەندخوازە و هەلەی سیاسی تێدایە کە بەرئەنجامەکانیان ماڵوێرانی بووە بۆ خەڵکی کوردستان بەڵام هیچ کات سەرانی ئەم دوو حیزبە بەرپرسیارەتی ئەو هەڵە و کوردبینیانیان لە ئەستۆ نەگرتووە خۆیان بە قەرزاری میلەت نەزانیوە بەهۆی سەروەرنەبوونی یاساژ لەم هەرێمە هەمیشە دەستی دادگا بەرامبەر بە بڕیاردەست و سیاسیەکان کورد بووە بۆی هەر خیانەت و خاکفرۆشتن و کاولکاریەک بەسەر کوردستاندا هێندرا بێت بەبێ سزا و دادگایی بەسەر بکەرانیدا تێپەڕیون. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.